کارەکانی دەربەندیخان و کەلار و شارە زوور هەڵمەتێکی کۆکردنەوەی پاتریان دەست پێ کردووە تاوەک پاتری دوای بەکارهێنانی نەبێتە هۆی پیسبوونی ژینگە و لەلایەن هاوڵاتیانەوە فرێ نەدرێت بەڵکو کۆ بکرێتەوە و لە جێگایەکدا بپارێزرێت کە مەترسی بۆ سەر ژینگە نەبێت. بێگومان پاتری یەکێکە لەو کارستانی کە مەترسیەکی زۆری بۆ سەرژینگە و تەندروستی مرۆڤ هەیە و پێ ئەو سامپڵانش کە لە ئاوی خواردنەوەی دەربەنیخان وەرگیراوە بەشێکی زۆری ئەو مادە قورسانەی کە لەناو ئاوی خواردنەوەی دەربەنیخاندا بوونی هەیە بریتیە لە قورقۆشەموانی کەڵوە جیوە و ئەمانە پێکاتێکی سەرەکین لە پاتری بۆیە ئێمە هەڵمەتی کۆکردنەوەی پاتریمان دەست پێ کردووە بە هیوای ئەوەی کە هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی بەرچاو هاوکار بن لەم هەڵمەتە لە پێناو ڕاگررتنی ژینگەیەکی تەندروست. هەڵمەتی کۆکردنەوەی پاتری بەکارهاتوو لەلایەن چەند گەنجێکی خۆبەخشەوە بەڕێوە دەبرێت ئەویش باڵواسینی چەندین دەبەی گونجاو لە شوێنە گشتیەکاندا کە هێمایی پاتری لەسەر دروست کراوە تاوەک هاوڵاتیان پاتریە بەکارهاتوەکانیان لەو جێگایانەدا کۆبکەنەوە و لە ڕێگای ڕیکلام و پۆستەری چاپکراویشەوە لە نێو بازاردا ئاگاداری بۆ هەڵمەتەکە کراوە لە ئێستاشدا بەوتەی ڕێکخەرانی پرۆژەکە ژمارەیەکی بەرچاو پاتری کۆکراوەتەوە کە ئەگەر فرێ بدرایە ژینگەیەکی زۆری بۆ چەندین ساڵ پیس دەکرد. ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان هەستاین بە بڵاوکردنەوەی ئەندوبانە لە چەند شوێنێکی شارە بۆ کۆکردنەوەی پاتری داوا لە هاوڵاتیان هاوکاریمان بکەن لەبەرەوەی پاتری زەرێکی زۆری بۆ ژینگە. هەرچەندە ڕەنگە بیرۆکەی ئەم پرۆژەیە لە وڵاتاندا بیرۆکەیەکی تازە نەبێت بەڵام لە هەرێمی کوردستان وەک یەکەمین هەنگاو دەژمێرێت تاوەک هاوڵاتیان پاتریە بەکارهاتوەکانیان تێکەڵ بە زبڵ و پاشەڕۆکانیان نەکەن بۆیە بەڕای شارەزایانی بواری ژینگە ئەگەر ئەم هەڵمەتی کۆکردنەوەی پاتریە بێتە پرۆژەیەک و حکوومەت بتوانێت کاری لەسەر بکات لەسەر تاسەری هەرێمدا بێگومان کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر پاراستنی ژینگە چونکە ئەو پاتریانە چەندین مادەی ترسناکی تێدایە کە بۆ ماوەیەکی درێژخایەن دەبنە هۆی پیسبوونی ژینگەی ئەو ناوچەیە کە تێدا فرێدەدرێت لە دەربەنیخانەوە بابان ئەنوەر تایبەت بە بەرنامەی ڕۆژانەی نارتی. بەڵێ خۆشەویستان لەگەڵ بەرەو پێشچوونی گیانە زۆر کەرەستە و زۆر شت هەیە کە سوودی بە مرۆڤایەتی گەیانەوە و لە هەمان کاتیشە بێ ئەوەی خۆمان ئاگامان لێ بێ زەرەریشی هەیە و ئەبێتە هۆی لە ناوچوونی ژینگەیەکی پاک. یەکێک لەو کەرەستانە پاتریە بەڵام خۆشبەختانە چەند کەسانێک هەیە کە هەستاوان بە کۆکردنەوەی ئەم ئامێرە بۆ ئەوەی خاوەنی ژینگەیەکی پاک بین. بۆ ئەمە بەستەش بۆیە زیاتر قسە لەسەر ئەو باسە بکەین میوانداری بەڕێز سەروەر و کاک ئازاد باش بەخێراتن باشتر لە دەربەنیخانەوە هاتوون و لەشتان ساغ بێ بەخێراتن. زۆر سپاس سەرەتا کاک سەروەر ئەگەر بێمە لای جەناب تو بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئێوە کۆ ڕێکخراوە ژینگەکان لە شاری دەربەنیخانە هەستان بە تایبەتمەندکردنی سەلەیەک یاخود سەتڵێک یاخود دەبەیەک بۆ کۆکردنەوەی پاتری و پیل. پاتری و پیلە بەکارهاتوەکان با بزانین بۆ پاتری و پیل. دیارە زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان و جێگەی خۆیەتی ئێمە لێرەوە پێش دەستپێکی قسەکانی ترم سوپاسی پایانێرتان لە تەواوی شار و شارۆچکەکان و بە تایبەت لە قەزای دەربەندیخان مامەسابابان و هاوکارەکانی بکەین کە زۆر تەواوکەری کارەکانی ئێمە لە گەیاندنی پایامەژینگەکانی ئێمە. و دیارە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لەگەڵ چەند کەسێک کە شارەزان لە بواری ژینگە سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتێکی لەسەر پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان کە بە سپاسەوە یەکێک لەو کەسایەتیانە بەڕێز کاک بورهان شەرەفڤایانیە کە زۆر هاوکار و هەماهەنگە لەگەڵمان بۆ لە کارەکانماندا و دیارە لە نووسینەوەی ئەو راپۆرتەدا یەکێک لەو مادە قورسانی کە بووە بە هۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەندیخان پاتریە. بەشێک لەو پاتریانەش پاتری شار و شارۆچکەکانی دەرەوەی دەربەندیخانن کە با بڵین لەسەر زیاتر لەسەر ئەو سەرچاوە ئاویانان بۆیە کاتێک ئێمە ئەو راپۆرتە من بەڕاستی خۆم بینیم ینی زۆر هەستم بە مەترسیەکانی پاتری کرد و لەگەڵ ئەو برادرانە بڕیاری ئەوماندا کە ئێمە هەنگاوێک بنین بۆ کۆکردنەوەی پاتری و ئێمە ئەومانزانی کە لە کوردستاندا تا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە بۆ کۆکردنەوەی پاتری کە لە کاتێکدا ئەگەر ئێمە بە جیاوازی هۆڵندا وەربگرین لە هۆڵندا لە سەروی لە 60 خەڵکی هۆڵندا پاتری کۆکاتەوە لە سوید بە هەمان شێوە بەڵام لە کوردستانە تەنها لە سەدایەکش کۆ ناکرێتەوە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان و باشمانزانی هەنگاوێک بنین بۆ کۆکردنەوەی پاتری و وەکو ڕێکخراوەکەشمان ئێمە بۆ ئەوی بازنەی ئەم کارە فراوانتر بکەین بۆ ئەوەی ئەم پەیامە بە شێوەیەکی فراوانتر بیگەێنین بەلایانی حکومەت و بە تەواوی هاوڵاتیانی کوردستانیش ئێمە باشمانزانی کە کۆمەڵێک یاخود ژمارەیەک ڕێکخراوی کە لە ناوچەکانی ترا بینێ ناوم بازنەوە پێکەوە ئەو کارە بکەین. خۆشبەختانە ئێوە هیچ لایەن و ڕێکخراوێک ئەم کاری نەکردووە بە بڕای ئێمە پێشتر نەکراوە و ئەگەریش کراوە دەبوو لایەنی کەم لە سەدایەکش کۆ بکرێتەوە ئەگەری
هاوکاریش کۆکراوەتەوە ئەوە لە چی شوێنێکە دەکرێت پرسیارە لە حکومت بکە کرابێت بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکەمان پێشنیارمان کرد بۆ ئەو ڕێکخراوانێکە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان لە کەلار پێشنیارەکەی ئێمەیان بە هەند وەرگر و هاتن بەدەم پێشنیارەکەمانەوە ڕێکخراوی ژینگە دۆستان لە شارە زوور لە هەڵەبجەی تازە و ڕێکخراوی ڕێکخراوی تۆڕی هاوڕێیانی ژینگە لە سلێمانی و کۆمەڵی کوردستانێکی سەوز ئێمە پێکەوە دەستمان کرد بەم کارە کە لە چوار ناوچە دەستمان پێکرد ئەویش لە قەزای کەلار و لە قەزای دەربەندی خان و لە قەزای هەڵەبجەی تازە و لە پارێزگای سلێمانی کە ئەتوانین بڵین بۆ یەکەمین جار بە شێوەیەکی فراوان لە ڕێگەی دانانی ئەو دبانەوە دەستکرا بە کۆکردنەوەی پاتری زۆر بەڵێ ئەمە گەڕێنیتەوە بۆچی کە لە کوردستانە ئەم لایەنە پشتگوێ خرا و گرنگی پێ نایرێت لە کاتێکا کەرەستەیە کە زیانێکی زۆری بۆ سەرژینگەکەمان هەیە سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بەرنامە دیارە کاک سەرۆ لە دەربەنی خان و ئێمەش وەک ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمان لە کەلارەوە هاتوین چەقی کارەکەی زۆر سپاس چەقی کارەکەی ئێمەش لە کەلارە وەکو ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمان بە حەقیقەت لەسەر کۆکردنەوەی پاتریەکەش ئەو کاک سەرۆر ئاماژەی پێدا ئەمە یەکەمین جارە ئەوەی ئێمە بزانین ئاگاداربین یەکەم جارە لە کورسانە ئاکرێ هەڵبەتە پاتری بۆ خۆی مەترسیە بۆ سەر تەندروستی و بۆ سەر ژینگەش لاچی زۆر خەڵگەشتە هەستی پێ نەکرێ بەکارهێنانی پاتری هێندە ئاسان بۆ لە ماڵانە جاری وە هەیە مناڵان زۆر بە سادەی لە کۆنتترۆلەکان دەرێکەنەوەی خەنە دەمیانیان پاتری سعادی هەر شتێکی تر بێ زۆر بە ئاسانیەمانە بەدەسەکەون لە کاتێکا زیانی زۆری بۆ تەندروستی هەیە هەروەها دوای ئەوەش بۆ سەر ژینگە کاتێک فڕێ ئەدرێ بۆیە بە حقیقەت ئێمە وەکو ڕێکخراوەکان کە ئەو ڕێکخراوی کاک سەرۆر لەگەڵمان قسەی کرد ئێمەش زۆرمان پێ باشەوە هەڵمەتە بکرێ ئێمەش لە کەلار هەڵماندا و دەبانە لە چەند شوێنێکا دابنین بۆ کۆکردنەوەی پاتریەکان حتمما لە مەترسی ئەم پاتریانە بۆیە ئەم کارەمان کردووە و یەکەمین جار شەوەکو وتمان ئێمە هەستمان کرد لە مەترسیەکانی ئێستاش کە کار لەسەرەواکرێت ئەمە ینی چەند نمونەیەک بێنمە لەسەر کارەکان بۆی خەڵک وشیاری هەبێ لەسەر پاتری چونکە ئێمە لە کاتی هەڵمەتەکەشە ئێمە ڕێنماییمان دابش کردووە باز لەو بکەم وتم ئێوە بەس دانانی دەبە کافیە بۆی کە ئێوە پاتریەکان کۆکردنەوە پێشتر پێویستە ئێوە خەڵک شێرکەنەوە کە پاتری ئەم مەترسیانی هەیە بۆی پێویستە فڕێدانی جا بکرێتەوەوانی بەڵێ سەرەتا بۆ دەبەکەت ئێمە وەکو ڕێکخرا و ڕێکخراوی NGOین هیچ سەرچاوێکی داراییمان نییە حتمما لە ڕووی کولفۆ ئەم دەبێت کەمیتیەشێ بۆ ئێمە بۆی ئەو هەنگاومان باش زانی ئەکرێ ئەگەر هەنگاوی باشتر هەبێ حکوومەتیان لایانی پەیوەندیدارکە و بەجددیتر ئەتوانن کولفەیەکی زیاتری هەبێ بتوان ڕێگەچارەی گونجاوتر بدەزن ئێمە دەبەکەمان بۆ بەکارێن لە ڕووی مادیەوە کولفەیە کەمتری تێچێ ئاسانترە بۆ ئێمە هەڵبەتە ئێمە لە کاتی ئەو کارێشە ئێمە ڕێنماییمان دابش کرد لەسەر مەترسی پاتری کە چەند زیانیە بۆ سەر تەندروستی بۆ سەر ژینگە ئەو ڕێنمایانشمان دابش کردووە ئەکرێ ڕێگەی باشتر لەمە بگیرێتە بەر نەکەرمە هەڵمەتی کۆکردن دەستپێکێکەمە خاڵی سەر وەکو دەستپێکێکی ئێمە ڕێکخراوە ژینگەکان ئەممان باش زانی ئەکرێ هەنگاوی باشتر هەبێ ئێمە لەگەڵ ڕێکخراوەکان قسەماکردن بیرۆکەمان باش زانی ئەکرێ بیرۆکەی باشتر هەبێ ئەکرێ حکوومەت پلانی باشتری هەبێ با نمونەیەک بێنمە مەسەن لە هەرێ وڵاتە لە کاتی فرۆشتنی پیلێکە یان پاتری تۆ ئەیکە ئەیفرۆشی ئەبێ و پاتری کە بەکارێتێنەوە بیگەڕێنی تۆ ئەنجا پاتریەکە وەربگری بۆت نییە و پاتری بە ئاسانی بۆ خۆت بێ لا ئێمە بەداخەوە ئەوە نییە ئەتەوێت چەندێک پاتری بێ بیکڕی ئێمە بەس ماز دوایە بە دوای سەڵەکە بەریتوانێ اینجا ئێستا سەڵەکەی زۆر هەر ژینگەکی سەوای لاتەوە سەڵەکەش نابرێتەوە ما سەڵەکەی زۆر بۆ نازان پلاستیکە و شەرتن لەوەکە کەوشاری دابەشەکرێ ئەو دلیلە یاخودە و ڕێنمایانی کە لەو وەرەقەیان نووسراوە کە دابەشەکە مەسەر وڵاتیانە چیتیان نووساوە ڕێنمایەکان زیات لە ڕێنمایەکان لە مەترسیەکان باس لە پێکاتی پاتریە کرا مەسەن پاتری لە چی پێک دێ لە گۆگر و چەند مادەیەکی ترسناک و زەرنەی خۆی کۆمەڵی مادەی ترێ کە مادەی ترسناکەن ڕاستی بۆ تەندروستی مرۆڤ بۆ ژینگەش کە فرێدرێ ئێمە ئەو مەترسیانەمان هەووی لە ڕێنمایەکانە باس کرد بۆی هاوڵاتیان بزانن کە پاتری چەندێک مەترسیە بۆ سەر تەندروستیان باڵە تیمەکەتان چەند کەسە چۆن دابەشە بن بۆ ئەو شوێنانی کە مەبەستانە ئەو کەرەسانەش چییە کە بەکارهێنن خۆتان ئێمە دیارە لە هەر ناوچەیەک وەک ئاماژەم پێدا ئەو کارە سپێردراوە بە یەکێک لەو ڕێکخراوانی کە پێشتر ئاماژەم پێدا ئەوە ئێمە وەکو ئەو ڕێکخراوانی کە لە ناوچەکانیشداین ئێمە بۆ خۆی تیمێکمان دروست کردووە هەر تیمێک با بڵین هەر ڕێکخراوێک لە ناوچەیەکدا بەرپرسە لە هەڵواسینی دەدانن لەو دبانێک کە ئێمە ئامادەمان کردووە و لەسەر ئەو دبانە لۆگوی ڕێکخراوەکان و هێمای ڕیسایکلین و هێمای پاتری لەسەرەوە بە زمانی کوردی و ئینگلیزیش نووسراوە و ئێمە لە ڕێگەی دانا
نیشتمانی ئەو دبانەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەو ڕێنمایە ژینگەیانی کە هەمان لەسەر وەک مامۆساژ ئاماژەی پێدا لەسەر با بڵین مەترسیەکانی پاتری و لە چی جێگەی کۆ بکرێتەوە و لەگەڵیدا ناوی ئەو دەشوێنەی کە دبەکانی لێ هەڵواستراوە ئێمە لەسەری نووسیمانە و ژمارەیەکی زۆر لەو ڕێنمایانەمان ئێمە لە چاپ داوە و بەسەر هاوڵاتیان یاخود دانیشتوانی ئەو ناوچارەدا ئێمە دابەشمان کردەوە بۆ مەبەستەی کە دانیشتوانی ناوچەکان بەشدار بن و هەماهنگ بن لەگەڵمانە بۆ کۆکردنەوەی پاتری. ئەوەشمان لەبیر نەچێ بۆ خۆی پاراستنی ژینگەی کوردستان بەتەنها ئەرکی سەرشانی ئێمە نییە وەکو ڕێکخراوێک یاخود هەر ڕێکخراوێکی تر بەڵکوم ئەمە ئەرکی سەرشانی هەمومانەوە ببێت تاک بەتاک ئێمە ڕۆڵمان هەبێت لە پاراستنی ژینگەی کوردستاندا. بۆ ئەمەش ئێمە بەتەنها ناتوانین بە ڕێکخراوەکەی ئێمە یاخود ئەو ژمارە ڕێکخراوەی کە لەناو ئەم بازنەی کارکردنای داین ئێمە ناتوانین پاتری لە کوردستاندا هەمووی کۆ بکەینەوە. ئێمە ویستمان لە ڕێگەی ئەم کارەوە پەیامێک بە تەواوی هاوڵاتیانی کوردستان بگەێنین کە پاتری مەترسی بۆ سەر ژیان و تەندروستی ئەوان هەیە و پاتری مەترسی بۆ سەر ژینگەکەمان هەیە. بۆ ئەوەی خۆمان لەم مەترسیە بپارێزین پێویستە ئێمەی هاوڵاتی پابند بین بە ڕێنمایی ڕێکخراوە ژینگەیەکانەوە و حکوومەتیش ڕۆڵ و کاریگەری هەبێت لە کۆکردنەوەی پاتریدا. ئیتر بە هەر ڕێگەیەکە ڕێگەش زۆرە بۆ کۆکردنەوەی پاتری. ئەگەریش هیچ ڕێگەیەک نەبێ بە بڕای من دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت لایەنە پەیوەندیدارەکانی ژینگە و سەرۆکایەتی شارەوانی دەبێت با بڵین سوود لە تەجروبە و ئەزمموی وڵاتانی تری دەرەوە وەربگرێت بۆ ئەوی بتوانێت پاتری کۆبکاتەوە و هەم هاوڵاتیان و هەم ژینگەی کوردستانیش لەو مەترسیە گەورەیە بپارێزێت. باڵە سەرەتام هەڵمەتتان لە کێوە دەست پێ کرد یەکەم شوێن؟ ئێمە لە یەک ڕۆژدا دەتوانین بڵین لە یەک کاتدا سەرجەم ئەو ڕێکخراوانەی کە ئاماژەم پێدا لە یەک کاتە ئێمە دەستمان پێکرد لە هەر چوار شوێنەکەی کە ئاماژەم پێدا. بەڵێ کاتێک کە باسی ژینگاکەین ڕاستەوەک سەر وشەی تەندروستی بەدوایێت تەندروستی تاک و تەندروستی کۆمەڵ ئەگەر بێت و ژینگەیەکی ناتەندروستمانە بێ ئەو کاتە تاکێکی ناتەندروستمانە بێت. لەم بابەتەیە مادام ڕاستەو خۆ پەیوەندیدارە بە تەندروستی کۆمەڵەوانێ پێویست ناکات یاخود وا باشتر نییە کە ئێوە پەیوەندیتان هەبێت لەگەڵ وەزارەتی تەندروستیە یاخود لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستیەکانە لە ناوچە و شارەکانە تاوکو ئەوانی ژاوکارتان بن لە بڵاوکردنەوەی هۆشیاری و لە پێدانی زانیاری بە هاوڵاتیان لەسەرم بابەتە. بەدڵنیاییەوە بۆ خۆی لایەنی تەندروستی ینی ئێمەم کارێک کە دەیکەین لە پێناو پاراستنی ژیانی تەواوی هاوڵاتیانی کوردستاندایە بۆیە ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و ئێمە بۆ خۆی وەکو ئەم ڕێکخراوانە وەک ئاماژەم پێدا ئەمە دەستپێکی کارەکانی ئێمەیە و بەدڵنیاییشەوە ئەم کارەی ئێمە هەنگاوی تر بەدوای خۆیان دەهێنێ و هەنگاوی تریشی بەدوای خۆیان هێناوە بە نمونە ینی پێش ئەوەی وەڵامی و پرسیارت بەمەوە ینی خەڵکانێکان بەتایبەت بەشێک لە هاوڵاتیان ینی من ئەو ڕۆژە لەگەڵ یەکێک لەو هاوڵاتیانە کە تێپەڕ بیم بەلای دبەکانە منی ناسی و پرسیاری لێم کردوتی ئەم دەبێت کە ئێوە هەڵتان واسی و بە چ مەبەستێک ئێوە هەڵتان واسی و ئاماژەم پێدا کە بۆ کرد کە ئێمە بەمبەستی کۆکردنەوەی پاتریانی وتی پاتری ئەگەر تۆ لەسەر و جادێ فڕێدێت و بیخەیتە ناو سەلێکی خۆڵیشەوە چی جیاوازیەکی هەیە یعنی باوەڕ بکە نێزانی ئەم پاتریە چەندێک مەترسی هەیە لەسەر ژیانی ئەو تا هەرچەندە من کەسێکی دانی ڕەنگە لە ڕووی زانستی و زۆر شارەزایەکی ئەوتۆم نەبێت لەسەر زیانەکانی پاتری بەڵام ئاماژەم بۆی کرد کە پاتری چ جۆرە مەترسیەکی ئێوە دەبێت ئەم خۆی لێ بپارێزێەوە ئێمەش ئەم کارەمان کردووە تەنها بەس ئەمە وەکو کاغەزێک نییە کە مەسەلەن فڕێدراوێت لەسەر جادێک یاخود لەسەر شۆستەیەک و ئیتر هەڵگیرێتەوە بکرێتە ناو سەلەیەکی خۆڵەوە بەڵکوم ئەمێ دەبێت بە تایبەت کۆ بکرێتەوە جیاواز لە زبڵەکان کۆ بکرێتەوە و سەبارەت بۆش ئێمە وەک ئاماژەم پێدا ئەمە هەنگاوی یەکەمانە هەنگاوی یەکەمان بۆ ئەوەی کە هاوڵاتیان وەگوتم لەو مەترسیە بە ئاگا بێنینەوە حکومەت پەیامێک بگەێنین بە حکومەت بۆ ئەوەی هەنگاو بنێت بۆ کۆکردنەوەی پاتری و هەنگاوی کەشمان دەبێت بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان لە ناوچەکانەوە پەیامی ئێمەش بگەێنن و ئێمە لە ڕێگەی ئەوانە و پەیامی ژینگە بگەێنین و ئەوانیش لە ڕێگەی ئێمە بتوان پەیامی خۆیان بگەێنن لە پێناو پاراستنی تەندروستی تەواوی هاوڵاتیان لە کوردستان. ئێمەش بە هیوای ئەوەی کە پەیامەکەتان بگە کاک ئازاد تا ئێستا ئەو پاتریانەی کە کۆتان کردوتەوە ژمارەیان چەند بووە؟ وەڵی ناتوانم بە دەقیق بڵێم چونکە شوێن بۆ شوێن فەرقەکە ئەوانی کە پاتریا کراوەتەوە بەسەوەی مەسەردامەکە لە هەر شوێنە کۆکراوەتەوە ئەمەش ئێمە وەکو کارەکە تەنیا ئەوەیە خەڵک و شیار بکرێتەوە لەم کارە مەرجنی هەموو خەڵک ئێستا ئامادە بێ هەموو پاترەکانی لێوا کۆبکاتەوە زیاتر مەبەستمەوەیە کە ئەوەیە خەڵک بەدەم داواکاریەکانتان خەڵکانێک هەن بەدەم داواکارێکەوە بەڵام منابێ من لێرە دەسەوەستان بۆستین چاوەڕێ بکەین خەڵک ئایا بەدەم کارەکەەوە دی ئێمە پەیامەکەمان گەیاندووە ئەکرێ ئێمە بۆ باسیشکەم ینی ئێمە کارەکەمان وەکو تێستێکە بۆ ماوەی 3 مانگ بزانین تا چەند خەڵک بەدەم ئەم کارە ئێمەوە دیە ئەکری ئەگەرم کارە نەبوو ئێمە ڕێگەیەکی تر بگرینە بەریان لەگەڵ لایەنی پەیوەنددارە شوێنەکانی تر قسە بکەین کە پەیوەنددارن بەم کارە وتوانی هەنگاوی باشتر بن. وەکو سەرەتا خەڵک باشاتۆ بەدەمتان
ئەوەنەیە من لە هەندێک شوێنە باشترە بەداخەوە لە هەندێک شوێن شایستان دەبەکە کراوەتەوە یعنی لە هەندێک شوێنە دەبەکان شەر کراوەتەوە نەک پاتری تێکراوە شوێنش کراوەتەوە ئەمەوە ناکرێت ئێمە دەسەوەسان لەو شوێنانەیە بۆسن کەیتر دەبەکان کراوە چونکە لەواچی خەڵکانێکە بێ ئامادەن خەڵکانێک شەبن تەنیا کەسێکنەوەوانەکە دێ دەبەکەگەن خۆمە خەڵ ناتوێت تەنیا کەسێک هاتەوە کارێکرۆ و ئێمە هەنگاوی ترمان نەبێت چاوەڕە نانبین ینی بەم کارە ئەگەر ئەم کارە سەری نەگەر دەسەوەسان بۆسی بڵێ کاتێککە هەموو بابەتێکی تازە کە دەستی هەموو شتێکی تازە دایم ڕێگر و بربەستێکی زۆرتانێتە سەڕێ بەڵام گرنگەوەی کەەوە بەردەوام بن و لە ئایندا دەرەنجامێکی باش بەمە دەستوانێ با پرسیارێکم بزانم دواوی کەەوە ئەم پاتریانە کۆکەنەوانێ چیان لێکن ئێمە لە کۆکردنەوەی پاتریەکانە دوای ئێمە لەگەڵ ئێستا لەگەڵ ئەو کەسانی کە پرسمان پێکردون و شارەزان لە بوارەکەیە لەگەڵوانەیە قسەمان کرد بزان ڕێگە چارەی گونجاو چییە تەنایمە کۆکردنەوەی پاتریەکانە چونکە ئێمە لە دەرەنجامی ئەم کارە لە دوای سێماکە تا چەند خەڵک بەدەمی هاتووە تا چەند کارەکەمان سەرکەوتو بوو ئێمە راپۆرتی خۆمانەوێ ئەگەر بکرێ ئەو لایانی پەیوەنددار مەسەن شارەوانەکان لە هەموو شارەکانەکە ئێمە لە چەند شوێنێکە دەستمان پێکردووە راپۆرتی خۆمانەوێ بۆ ئەوان بزانین کارەکەمان سەرکەوتو بووە هەروەها چۆن بتوان ئەمانە بەکاربێنەوە چونکە ئێمە ئێستا زانین ڕساکلین لە کورسانە بە تایبەتی لە گەرمانە باسەکەی نییە لە ئایندەیە وا بڕیارە هەبێ بۆیە ئەمانە نین ئەکرێ بەس ئێمە کۆ بکرێتەوە لەگەڵ لایانی پەیوەنددار قسە بکەن ئەوان شوێنێک دابێنکەن چونکە ئێمە تەنها ڕێکخراوێک ئێستاش بەس لای خۆتان کوێکەنەوە چاوەڕوانین کوێنەوە تا ئەو کاتەی دوای سێماکە لە تێستەکە ئەنج راپۆرتی خۆمانە بێ لەسەر کارەکە بزانین تا چەند کارەکەمان باش بووە ئەگەر بکرێ ئێمە راپۆرتی خۆمانە دێنەوە بەڵێ ئەگەر لە کاکسەرۆر بپرسم ئەگەر لە راپۆرتەکە بینی بێتە هاوکارەکەت ئاماژەی بەوەیە کە دەربەنی خان ئاوەکەی پیس بووە ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە پاترێکی زۆر لەو شوێنەیە هەیە بەدڵنیاییەوە بڵێ ینی کێشەی پێزبوونی ئاوی دەربەندی خان کێشەیەکە ئەم بە بەردەوام دەوترێتەوە و چەندی جاری ڕەنگە ینی بەرنامەی لە ڕێگەی ئەم کەناڵەوە بەرنامەی لەسەر کرابێ و ئێمە بەڕاستی ناتوانین بڵین بەشێکی زۆر لە هۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان پاتریە بەڵام بە دڵنیایی وەکێک لە هۆکارەکان بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان پاتریە و بۆ ئەوەشی ئێمە بتوانین خۆمان لەو کێشەیە ڕزگار بکەین و خەڵکی کوردستان و بەتایبەت ئەم با بڵین خەڵکی دانیشتوی سلێمانی و ئەو دانیشتی ئەو بەشانەی کە دەکەونە سەر ئاوی ڕووباری دەربەندی خان تکایان لێ دەکەین کە پاتریەکانیان فڕێ نەدەنە ناو زبڵەکانەوە بۆ ئەوەی خەڵکی دەربەنی خان بپارێزن بۆ ئەوەی خەڵکی ناوچەکانی تری گەرمیان بپارێزن چونکە تەواوی دانیشتوانی دەربەندی خان سوود لە ئاوی دەریاچەکە وەردەگرێ بۆ خواردنەوە هەرچەندە ئێستا بەهۆی پیسبوونیەوە خەڵک ناتوانێت سوود لەو ئاوە وەربگرێەوە بەشێکی تر لە دانیشتوانی تری ناوچەکان لە گەرمیاندا بە هەمان شێوە بۆ ئەوەی بتوانین ژیانی تەواوی خەڵکی دەربەندی خان و بەشەکانی تر لە گەرمیانە بپارێزین داوامان لە خەڵکی سلێمانی و خەڵکی هەڵەبجەی تازە و ناوچەکانی تر کە لەسەر ئەو ڕووبارن لەسەر لقیتان جەرۆن تکایە پاتری فڕێنەدەنە ناو زبڵەکان تکایە پاتریەکان فڕێنەدەنە ناو ڕووبار و سەرچاواوەکانەوە بەڵێ ئەو کەسانەی هەڵەسن بە کۆکردنەوەی ئەم پاتریانە ئێوە و چ خەڵکانێک بێت هیچ مەترسیەک بۆ سەرجەستیان نابێت لەو کاتەیە کە پاترێکە هەڵەگرنەوە دیارە ئێمە بۆ خۆی وەکو ئەو تیمانی کە هەین ئێمە دەستکێش بەکارهێنین لە کاتی با بڵێن ئەو هاوڵاتیانی کە با بڵێن بەشدار ئەبن لە کۆکردنەوەی پاتریەکان بۆ خستنە ناو دبەکانەوە ئێمە بۆ خۆمان دەستکێش بەکاردەهێنین و قیناعیش دەبەستین کاتێک کە ئەوە بەکارهێنین و بە هەمان شێوەمە دبەیەکی تایبەتیشمان هەیە کە بەجیا ئەو پاتریانەکە دەرئەکەین بەجیا دەخێن ناو دبەوە هەڵی دەگیرن و لە شوێنێکی تایبەت تا ئێمە غەزنی دەکەینەوە بەڵام ینی سەبارەت بۆ پرسیارش کە کرد یانی ئێمە لە هەندێک ناوچە یاخود با بڵێ هەر بەس بەتەنان لە نمونە لە قەزای دەربەنی خان بێنینەوە لە چەند ناوچەیەک ئێمە ئەو دبانەی کە هەڵمان واسیوە دبەکانمان لێکراوەتەوە ینی دبەکانمان براوە بەشێک لە دبەکانی تر ینی بە سیارە خۆی پیاکێشراوە باوەڕ بکە بەشێک ینی یەکێک لە دبەکانی تر لە بەردەم ئۆفیسی ڕێکخراوەکەی خۆمانایە ئەمە بە تەواوی لێکراوەتەوە هەموو قەیدانی کە پێوەی بۆ هەمووی بڕاوە یعنی ئێمە بەڵام لە هەمان کاتە لە چەند ڕۆژی دواتر ئێمە سەردانی چەند شوێنێکی ترمان کرد کە ئەو دبانەی تری لێ هەڵواسراوە بەمبەستی ئەوەی کە بزانین ئایا تا چەند ڕێژەی بەشداربوونی هاوڵاتی هەیە یعنی خۆشبەختانە کاتێک کە ئێمە سەردانی ئەوێمان کرد بەهۆی قورسی ئەوەی کە خەڵک با بڵێ پاتری تێکردەوە بەهۆی قورسیەکەیەوە دبەکە با بڵێ قرتێنرا بوو کەوت بۆ زەویەکە باشە یەکێک لە دوکانەکان با بڵێن لای خۆی پاراستە بووی کە بە خۆشحاڵ
خۆشحاڵی و ئێمە کاتێک کە سەری دبەکەمان هەڵدایەوە کە ئەو خەڵکە بەشداری کردووە لە کۆکردنەوەی ئەو پاتریاوە بەشێک لە دوکانەکانی مۆبایل کە بەشدار بوون لە کۆکردنەوەی پاتریا ئەمە یعنی چۆن لێ ماندووبوونەکەی ئێمە لەبیر بردەوە یاخود جێگەی خۆشحاڵی بوو بۆ ئێمە بەڵێ کەوەکو هەوڵێک ئێمە لە هەنگاوی یەکەمانە لە ماوەی دەڕۆژی یەکەمانە ئەتوانین بڵێن بەقدر ینی یەکێک لەو دبەسپیانە با بڵێن بەقدر نیوەی دبەکە نیوەی ئەو دبە ینی پاتری کۆکراوەتەوە ئەمە هەنگاوێک زۆر باشە لە قسەکانتە لە سەرەتایە ئەماژەت بۆ داکە ڕێکخراوەکانی شاری سلێمانیشتان لەگەڵایە بەڵام من تا ئێستا هیچ کام لەو دەبانم نەدیوە لە سلێمانی ئەوان دەستیان کردو بۆ هەڵمەتە لە سلێمانی خۆ چاوەڕێکن بەدڵنیاییەوە ئەو دبانە لەلایەن هەڵواسینی دبەکان لەلایەن تۆڕی هاوڕایانی ژینگە لە پارێزگای سلێمانیەوە سەرپەرشتی کراوە و بە خۆشحاڵیشەوە بەڵێ ئەو دبانە هەڵواسراوە زیاتر ئەوەندەی من لێ ئاگدار بم لە با بڵین نزیک مزگەوتی گەورە لە ناوبازار لەو جێگان لە 10 شوێنی جیاوازە هەڵواسراوە بەڵام بەدەقیقی شوێنەکان نازانم ئاسایی باشترکە لەو شوێنانە هەیە زیاتر لەو شوێنانە بێت کە مۆبایل و لێفرۆشی یاخود کاتژمێری لێفرۆش لەبەری ئەوان زیاتر مامەڵە بە پاتی پیلەواکەن کاگەزات لە بەرنامەیەکی ئاوایە کە لە بابەتێکی ئاوای ئەمە لە ڕاگەاندنیەکەوانیان بابەت هاوڕوژێنی بەدڵنیاییەوە ئێستا بەشێک لەلایەنە پەیوەندیدارەکان گوێ بیسمان و بینەرمان داواکاریتان چێ لێ ئێمە داواکاریمان لە هەموو لایەن ئەوانەی کە پەیوەندن بە ژینگەوە بەڕاستی ئەبێ هەمومان خەمی ژینگە بخۆین چونکە تەنە ژینگەوە نیە ئیشی ڕێکخراو نیە ئیش تا حکوومەت نیە هەمومانە چونکە وەکو چۆن هاوڵاتی مافی خۆیەتی لە ژینگەیەکی پاک و هێمن نابژی هەروەها ئەرکیشێتی پاراستنی ئەو ژینگەی لەسرە بۆیە داواکاری لە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ئێمە هەنگاومان دەست پێ کردووە ئەم هەنگاومان ناوە هیچ نەبێ ئەگەر و پاتریانەش کۆمەڵی خەڵک کۆیشی نەکەنەوە ئەو شتانە ئەبینن کە پەیامێکامە ئەم دەبانە ئەم پاتریانە مەترسین بۆ سەر تەندروستیان ئێمە کاتی دەبەکان ماوەستی خەڵکێکی زۆر کۆوە بۆ لە کاتی دەبەکەیە یعنی ئەو خەڵکانی کە نەیشانزانی وەرەخانماندا سەیری دەبەکەی کردەوە بۆچیە تێگەیشت کە پاتری چەند مەترسیە بۆ سەر تەندروستی ئەمە پەیامێکە ئەکرێم هەنگاوانە بەردەوام بن هەروەها نەک بۆم کاری ئێمەش چونکە پاتری ئێستا مەرج نییە هەموو خەڵکێک ئامادەیە پاترەکەی لەو شوێنەیە کۆبکاتەوە ئەکرێ حکوومەت ڕێگەچارەی گونجاوتر لە کاتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە هاوڵاتیان خۆیان پاتریەکانیان بەجیا شوێنێکی جیاوازتر دابنرێ لە کاتی خۆکردنەوەی خۆڵ بۆی پاتریەکان بە جیاوازتر کۆبکرێتەوە هیچ نیە بۆ ئێستا جیا بکرێن هەرچەند ئێمە ڕسایکلمان نییە بەڵام ئەکرێ پاتری جیاوازتر لەو شوێنانە چونکە دووبارەوانە ئەسووتیان دێن بەداخەوە ئەکرێ حکوومەت هەنگاوی جدیتر بنە لە ڕێگەی هەموو ماڵەکانە چونکە سیارەی خۆڵەکە کاڕاتت بەردەم هەموو ماڵەکان تاک بە تاکی ماڵەکانە گەڕێ ئەکرێ لەوێ شێوازێکی تر بگرنە بەر ئەوان پاتریەکە توان هەر سەد لەگی جیاواز لە سیارەی خۆڵەکە هەڵباسن بۆی خەڵک پاتریەکەی بەجیا کۆبکاتەوە چونکە خەڵک نایە پاتریەکەی ئێمە لە 10 شوێنی کەلارە هەڵمان واسیوە ئەو 10 شوێنە شارێکی گەورەیان لە سلێمانی لە دەربەنی خانەشانە نە خەڵک ئامادەنی هەموو خەڵکێک بێ لەوێ کۆکاتەوە ئەکریاوان شێوازێکی تر دابینێن خەڵ لە ماڵەوە کاتی خۆڵەکەی ناڕێژێ ئەویشان بەجیا دابنێ ئەمە هەنگاوێکە ئەکرێ هەنگاوێکی تر بنێ چونکە ئێمە هەر توانای وەکووتمان ئێمە ئیمکانەتی مادی و ئیشی ئێمە تەنها ئەمە توانین ئەو کارە بکەین ئەکرێ لەگەڵ حکوومەتە ئیشی جدیتر لەسەر بکرێن نەک هەر بۆ پاتری ینی بەڕاستی ژینگە ئێستا گرفتی گەورەیە لە بەتایبەتی من لە گەرمیان باسەکەم کێشەیەکی گەورەیە چونکە لە هەموو ڕووەکانەوە گرفتی هەیە ئەکرێ هەنگاوی جدیتر بنرێ کۆنفرانس بکرێت لەسەرمان نەک تەنها پاتری لە بەتایبەتی ئێستا دوێنێک لە ڕۆژی ژینگەیە 16 شارەزایەک لە سیمینارێکە باسیەوەی کرد هەنی بەداخەوە زۆربوونی ڕێژەی دۆمەڵان کاک سەید جواد کە سەرۆک شارەوانەکانە لە گەرمیان ئاماژەی بۆدا زۆربوونی دۆمەڵان لە گەرمیانە ئێستا بەداخەوە ینی چەند دڵخۆشکە لەوەی دۆمەڵان زۆر بووە بەڵام ئاماژەیەکی مەترسیدارە هەر ناوچەیە کە دۆمەڵان لیا زۆر بێ ئەو زانستی تر قسەی کرد لێ بێ ئەمە نزیک بوونەوەیکە لە بەبیابان بوون یعنی هەنگاوێکە و خاکە بەرەو بەبیابان بوونە چێ بۆیە ئەو دۆمەڵان لێ دروستە بێ هەنی بەداخەوە کرێ هەنگاوی جدی بن لە حکوومەت ئێستا دەستەیە ژینگە وابزانم لە کابینە ئەبێ بۆ وەزارەت داواشمان کردی ماڕۆک و ڕێکخراوەکان پێش لە گەرمان داواکە بکرێ وەزارەت وا بڕیارە بکرێ بۆ وەزارەت کاری جدی بکات لەسەرم کارە ینی ئەمە پاتری هەموو ئەوەی کە مەترسی لەسەر ژینگە هەیە ئیتر بە بیابان بوون مەترسیی گەورەیە لە جیانە و بودجەی زۆر زەبلاهی بۆ تەرخانەکرێ ئێمە وەکو ڕێکخراوش پێشتریشمان لەسەرم کارە کرد لە مەترسیەمە بەڵام ئێستا یعنی وەقسەکەی کاک سەید بێ کە وتی دۆمەڵان یەکێکە لە ئاماژەکان بەداخەوە ئێستا ناوچەی گەرمیان بەرە بە بیابان بوونە چیە بۆی وای کە وای لێنێت و لەسەر دەستی گەنجانی بەهرەمەند و بەتوانای وەکو ئێوە جارێکی دیکە ژنگێکی تەندروست بۆ ناوچانە سەرجەمیان بگەڕێتوانێت کاک سەروەر ئێوە کە دەسەکەنە کاریکیوە کە تا چەند لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت هاوکارتان بێت دووەنە هاوڵاتی ئاسایی هاوکارتان بێ بۆیە خۆشترە وەک خۆ دامەژەت پێ کاتێ دەبەکە بینی بەپڕی هەموو خەمانە و لە کۆڵکەوتکە لەو پێش پێوی هیلاگودا خودەم و هیلاکی مادووبوونەکەت لەبیر چۆوانێ چ ڕێنمایەکەی بە هاوڵاتیانی کە ئێستا زۆر کات لەوانێ بینەری ئێمە بن بەڵام دوا بدۆی بەرنامەکەشە چێ پیل و پاترێکی فڕایەتە زبڵەکەوانێ
هیچ گوێ بەمانە نایە چیان پێڵی تاوەکو قەنەعەتیان پێ بکەی کە ئەم پیل و پاترێ پێویستە فڕێ بدرێتە شوێنی گونجاوە تێکەڵ نەکرێت لەگە خۆڵ و خاشاکی دیکە بەڵێ ئەگەر تەواوی ئەو هاوڵاتیانە پیان وا بێت پاراستنی ژینگەی ئەوان ئەرکی سەرشانی منە یاخود ئەرکی سەرشانی هاوڕێکانی ئێمە لە چوارچێوەی ڕێکخراوێکدا کار دەکەین ئەوان هەڵەن پاراستنی ژینگەی ئەوان لە پێش هەموو شتێکەوە ئەرکی سەرشانی خۆیانە بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لە ژیانی خۆیان بکەن بۆ ئەوی بتوانن پارێزگاری لە ژیانی نەوەکانی داهاتویان بکەن بۆ ئەوی بتوانن پارێزگاری لە ژیانی تەواوی دانیشتوانی ناوچەکەی خۆیان بکەن پێویستە پابند بن بە ڕێنمایە ژینگەکانی ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان و پابند بن بە ڕێنمایە ژینگەکانی تەواوی ئەو لایەنانەی تریش کە با بڵێن لایەنی ژینگەین و ئێمە ژۆکو ئەو ڕێکخراوە ژینگەیانە لێرەوە پەیامان بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان ئەوەیە کە پاتری بە هیچ شێوەیەک فڕێ نەدەنە ناو زڵ و پاشماوەکانی تریانەوە بەڵکوم بە ڕێگەیەک لە ڕێگە تایبەتەکان دەتوانن پاتری کۆبکەنەوە لە کاتێکشدا کە پاتری بەکارهێنن تکایە با دەستکێش بکەنە دەستیان و ئەو پاتیانش هەوڵ بدەن لە ناو دبەی ئاو کە دبەی بچووکە با دبەکان وشک بێت تەڕ نەبێت ئەم دبە پاتریەکانی تێبکات و بە شێوەیەک لە شێوەکان هەڵی بگرێت بەڵام با ئەمە دوور بێت لە شوێنی با بڵێن نیشتەجێبوونەوە زیاتر و یاخود ئەگەر هەر ڕێکخراوێکی ژینگەی لە ناوچەکانیاندا هەیە تکایە بعد ڕادستی ئەو ڕێکخراوە ژینگەیانەی بکات چونکە ئەو ڕێکخراوە ژینگەیانە کۆمەڵە خەڵک کاری تیا دەکات و زیاتر لە هاوڵاتیە خەمی پاراستنی ژینگەیەتی بۆیە دەتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ لە ناوبردنی ئەم پاتریانە یاخود بۆ کۆکردنەوە یاخود بۆ شاردنەوەی لە جێگەیەکی تایبەتدا کاک سەرۆر بەڕای تۆ ماوەی چەندێکیەوێت تا کوردستان لەم پاتریە کۆنانە پاک بێتەوە من ناتوانم بە تەواوەتی پێشببینی ئەوە بکەم بەڵام دەستپێکی ئەم هەنگاوەمان ئێمە با بڵێن تقریبان نزیکەی مانگێک دەبێت ئێمە دەستمان کردووە بەم کارە ئەگەر لە دوای ئەم هەتاوەکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار ئامادە نەبووە تەنانەت لەگەڵیشمان با بڵین یعنی گفتوگۆ بکە یاخود بانگشتی ئەومان بکات کە لەسەرم کارەمان لێمان بپرسێت بڵێ ئێوە ئەم کارە بۆ دەکەن بۆ نایکەن ئیشەکانتان گەیشتەوە بەکوێ هەتا ئێستا ئەم پرسیارەمان ئاراستە نەکراوە بەڵام بەو هیواین لە دوای ئەم دوو مانگەی تر کە دێدەپەڕێ لە دوای ئەو سێ مانگەی کە ئێمە دامان ناوە یەکەم شت هاوڵاتی بەشدار بێت لەگەڵمان نابۆی پاتریمان لەگەڵا کۆ بکاتەوە چونکە ئێمە لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو پاتریانی کە هاوڵاتی لەگەڵمان بەشدار لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو پاتریانەوە دەتوانین ئێمە بە هەماهەنگی کۆمەڵی خەڵکی زانستی کۆمەڵی خەڵکی پسوەڕ لە بوارەکەدا ئێمە راپۆرتێکی لێکۆڵینەوە لەم بارەیەوە ئامادە بکەین و بتوانین لە ڕێگەی ئەم راپۆرتەشەوە ڕێژەی پاتری بەدەست بخەین و ئەو ڕێژەیەشمان دەست بکەوێت بزانین ئایا لە سەدا چەندی کوردستان پاتری کۆ دەکاتەوە و ئەو شارانشی کە ئێمە ئەم هەنگاوەمان تیاد ناوە بتوانین وەکو نمونەیەک وەری بگرین بۆی لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بگەێنین بە حکومەت بۆی حکومەت کاری جدی و هەنگاوی جدی بنێت بۆ کۆکردنەوەی پاتری لە کوردستاندا بەڵام ئەگەر هاوڵاتیان لە کوردستانە لەم چوار شارە بە تایبەت ئێمە وەکو نمونەیەک وەری دەگرین ئەگەر هەماهەنگ نەبێت لەگەڵمان لە کۆکردنەوەی پاتریدا ئێمە ناتوانین ئەو راپۆرتە ئامادە بکەین ئێمە ناتوانین چکە دەبێت بەڕاستی دەبێت بە ڕێژەیەک هاوڵاتی بەشدار بێت لەگەڵمان ئەگەر نەگا بە ئاستی ڕێژەیەک ئێمە ناتوانین ئەو راپۆرتە ئامادە واتە لە کۆتاییەگەین و دەرەنجامی کامە ئیشی تاگ نییە و ئیشی لایەنێک و ئیشی کەسێک نیە بەتەنیا ئیشی کۆمەڵ و ئیشی دەستەجەماوی پێویستە هەمومان بە هەرەوەزی کاریتیا بکەین کاکسەرۆر لە دەربەنی خان کاگازات لە کەلارەوە زۆر بە خێراتتانەکەین و دەستخۆشیتان لێگەین سپاس بە ئامادەبوونتان ئەمڕۆ لە بەرنامەکەی بۆ هیوایی کە زۆرترین بینەرمان ببن و توانێت بێتیان سوود لە زانیاریەکانی ئەوە وەربگرن سپاس بە ئامادەبوونتان دەستان خۆش بە دووبارە بەخێر بێن